سڵاوتان لێبێت موشک دێت درۆن دێت شەڕی ئابووری شەڕی سیاسی برینی موچەی خەڵکی کوردستان و قوتی خەڵکی کوردستان بەڵام کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان بەردەوامن. ئەم جارە لە بەرنامەی چ باسە بە دوواداچوون لەسەر پرۆژەکانی بەنداو دەکەین. ئەمە یەکێکە لە پرۆژەکان کە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەنداوێکی دروست کردووە. لێرە لەگەڵمان بن بینەری بەشێکی ئەو بەنداوە تازانە ببن. پرۆژەی بەنداوی تووڕەجار لە سنووری ئیدارەی گەرمیان. پرۆژەی بەنداوی تووڕەجار لە کۆتایی ساڵی 2022 کارەکانی تەواو بووە. نزیکەی 2 ملیۆن مەتر سێجا ئاو گوڵ دەداتەوە. بە گوژمەی زیاتر لە 5 ملیار دینار پارەی بۆ خەرج کراوە. بەرزی دیواری بەنداوەکە 18 مەترە و درێژیەکەشی 180 مەترە. تاوەکو ئێستا جارێک سەرڕێژ بووە. لە ڕووی کوشت و کاڵیەوە سوودی بێدەیان گوندی ناوچەکە گەیاندووە. کاک جەبار ئێوە سەرپەرشتیاری ئەو بەنداوەن لە کاتی دامەزراندنیش لەگەڵی بوونە ماوەی دروستکردنی چەندی خایەنەمە؟ ئەم پرۆژەیە ئەم بەنداوە ماوەیەکی قیاسی کورت بوو یان کەمتر لە ساڵێکی خایەن لە ساڵی 2022 بە فعلی ئیشکرا لێ لە هەمان ساڵ 22 تەواو بوو. بەنداوی تووڕەجار باشە ئەمە لە گەرمیانە بەڵێ وانە وایە لە گەرمیانە نزیکی دەربەندی خان بێجگە لە دەربەندی خان شوێنێکی تکەی لێ نزیکە وەکو شار باوەنور نەحی باوەنور و قەزای کەلار. باشە بۆچی لەم شوێنە جوگرافیە بۆچی لێرە؟ بە حەقیقەت ئەم شوێنە یعنی شوێنەکەی گونجاوە و پێویست ئەکات شوێنێکی دوورە بۆ لە هاوینە یان کاتی وشکە ساڵی و ئەو شتانە ئاو کەمە لەم چەمانە ئەو سوودەی هەیە. بۆ گەشت و گوزار سوودی هەیە؟ سوودەکانی بۆ گەشت و گوزارە ئاستی ئاوی ژێر زەوی زیاد دەکا ئەتوانن ماسی بکرێتە ناوی بەخێو بکرێت ئەو سوودانەیە گوندی زۆرە لە دەوروبەری؟ 9 گوند هەیە لەم دەوروبەر ینی 9 گوند سوود لەم ئاوە دەبین بەڵێ بۆ کوشت و کاڵی. ئەمە بەس ئاوی بارانە؟ بەس ئاوی بارانە لە دوو چەمۆ دێت چەمی گولە ڕەش و چەمی قەڵوەز سارد. باشە 2023 تەواو بوو 22 کۆتایانی دەستپێکی 2023 کەوایە ئەمە کاری کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕێژ بوو ئاوەکەی؟ ئاوەکە سەرڕێژ بوو بە نزیک 2 مەتر بەسەریا ئاو ڕۆشت ڕۆیشت بەڵێ پار. باشە تەمەنی ئەم بەنداوە چەند دەبێتن ینی دیزاینەکەی کوالیتەکەی چۆنە؟ 50 ساڵ تەمەنەکەی 50 ساڵ بەڵام ئەگەر نۆژەنیشی بکەینەوە زۆر زیاتر دەڕات دەوە زیاتر دەڕواڵێ زەڕور بوو ئەم بەنداوە زۆر زەرور بۆ ینی ئاوەکەی بەکەل خواردنەوە دێ ئاوەکەی بەکەڵ خواردنەوە دێ بەڵێ ئەمە تێستمان کردووە لە مختەبەر ئەو ئاوەک بەکەڵ دێت بۆ خواردنەوە بەکەلێک دێ بەڵێ بۆ ئەم ناوچەیە زەڕۆ ئەم ناوچەیە زۆر زەرورە بۆ خواردنەوەیە بۆ کشت و کاڵە بۆ ماسیە بۆ گەشت و گوزارە بۆ مەڕووماڵات لە هاوینە ئاو نەبێ ئاوە درێ لێی وای کردووە ئێرە زیاتر ببوژێتەوە؟ بەڵێ ینی کارێکی باش بوو بەڵێ پێویستی زۆر ناوچەی گەرمیان بۆ بەم بەڵێ. بەنداوی دێوانە لە سنووری پارێزگای سلێمانی لە قەزایی دەربەندی خان. بەنداوی دێوانە بەرزیەکەی 42 مەترە و پانیەکەی 260 مەترە. بەنداوی دێوانە زیاتر لە 22 ملیۆن مەتر سێجا ئاو گوڵ دەداتەوە. کارەکانی پرۆژەی بەنداوی دێوانە لە ساڵی 2023 تەواو بووە. خەرجی پرۆژەی بەنداوی دێوانە 26 ملیار و 300 ملیۆن دینار بووە. بەنداوی دێوانە بە توانە و کەرستەکانی خۆماڵی دروست کراوە.
ئەمە بەنداوێکی تازەیە تازە تەواو بووە ماوەیەکە بەنداوی دێوانە لە چ شوێنێکە لە دەربەندی خان لە شوێنێکی دڵڕفێن بەڕێزانم ببینن ماڵەکان هەموو سریە و ئاوە جوانە دەکەن شوێنێکی یەکجار دڵگر خۆشببختانە من لەگەڵ کاک جەمال کە بەڕێوبەری ئەو بەنداوەیە لەگەڵ پرۆژەکەش هەر بەردەوام بۆ لێرە کاری کردووە باسی لەوە کردووە لەم بەنداوە ماسیشی تێدا ماسی ینی زۆربەی بەنداوە تازەکان بێ بەش کراون لەوەی کە ئۆبەرهێنەرێک بێ ماسی لێرە بەخێو بکات بەڵام خۆشببختانە لێرە کەسێک هاتووە نزیکەی 2000 تا 3000 ماسی خستۆتە ناو بەنداوە 200,000 پەنجەماسی پەنجەماسی دەنگت بەرزکەوە بەڕێز 200,000 پەنجەماسی هێناوە کردێتە ناو بەڵێ ماشەڵڵا خێر و بەرەکەتە پێم بڵێ باسی ئەو بەنداوەمان بۆ بکە بەنداوی دێوان ئەو درێژیە چەندە بەرزیەکەی چەندە چۆن ئەو بەنداوە دروستکرا ئەم بەنداوە لە ساڵی 2000 مانگی 2010 دەستی پێ کردەوە لە بەر قەیرانی دارایی کەوتۆتە تا ساڵی 2022 اینجا تەواو بووە بۆ نزیکەی 26 ملیار و نیو دیناری عێراقی تا سەرفکراوە و تێچووی بڕی تێچووی بەنداوەکەیە یعنی نزیکەی 27 ملیار نزیک بۆتەوە بەڵێ باشە 2010 بناغی بۆ دانرا پرۆژەکە وەستە لەبەر قەیرانی دارایی وەستا ئەو کات قەیرانە بوو 2010 بڵێن ئەشکال هەبوو لە جێبەجێکردنی دیزاین و شتەکە بوو لەگەڵ بەڵەندەرەکانە ئەشکالێکیانە بوو ئەوەنەی پێچ ئەشکالەکە ڕاست نەبەوە بۆیان و ساغ نەبەوە ئاوایلات کەوتە کاتێکەوە کە قەیرانە بوو بەڵام خۆشببختانە لە کاتی قەیرانیشا بەڵەندەرێکی کە هات تەواوی کرد تەواوی باشە لە 2022 کابینەی نۆیەم تەواوی بەڵێ کابرین نوێم لە 2022 پارەکە لەوێ هاتوو 27 ملیار دیناریە سوودی چیە ئەم نەوەندەی دەبینم شوێنێکی دڵڕفێنە بەخوا خانوێک لەسەر ئەم بەرزایە تەوێت تەمەشای ئەم دیمەنە جوانە بکە ینی ئەوە بتەوێ نەتێ شوێنێکی ئەم بەنداوە سێ سوودی سەرەکیە سوودی یەکەمیان بۆ سامانی ماسی بۆ کشت و کاڵ و بۆ جوانکارێکەدا بە دەربەنی خانیش و بۆ سیاحەت و ئەو شتانش بەکارێ باشە بەڵام باسی ئەوە شت کرد گوتت کۆمەڵی گوند هەن و کۆمەڵە گوندیشن لە بەردەم ئەم بەنداوە تا ئەچێتە خوارەچێتەوە سەر ئاوی سیروان نەمیش وەیەک لەوانەکو بانی خەڵان ئێستا ئەم ساڵ بۆرێکی 16 ئینجیمان بۆ لێداون بۆ ئەم ئەرزانەی کە پشت ئاون ئەبن کاڵک و شووتی و گەنم و جۆ و خۆشە بەڵێ باخیشی لە بەردەمە باخی خورما و قەیسی و هەندێک شتی تیا لەگەڵ ئاوە سازگارە تامی خۆراکەکان میوەکان خۆشە بێ بەڵێ وانە بەڵێ کاکە سڵاوتان لێبێت ماندوو نەبن سەیری بەنداوی گۆمەسپان دەکەن بەڵێ چۆنە پێتان چۆنە بەنداوی گۆمەسپان یەکێکە لە پرۆژە جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ئەم بەنداوە بووە بە نمونە بۆ خەڵکی پایتەختی هەرێمی کوردستان هەرچەند تەواونە بۆ ئیشەکە ماوێتی ژێرخانی ئابووری کوردستان بەهێز دەکات ئەبێ بە سەرچاوی ئاو بۆ هەولێری پایتەخت ئێمە وەکو خۆمان من وەکو خەڵکی سلێمانی ئەمە بە نمونەیەکی جوان ئەزانم بۆ هەولێر هاتیان بە تایبەت بۆ بەنداوە من بە سوتفە هاتم لێرە بینیم ئیتر سەرنجی ڕاکێشام دەستخۆشی لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوەکەم ئەم کارانە هیوادارم پەرەی پێ بدرێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئیتیمامی ئەم 4 ساڵەیە بە ڕێگەوبان ئیتیمان با بە بەنداوەکانیش وابزانم ئەمە سێم بەنداوی گەورەی کوردستانە لە هەرێمی کوردستانە دوای دەربەنی خان و دوکان دروست سەکرێت بەڕاستی شتێکی خۆش کردی زۆر وێنە کرد بەڵێ وێنەی جوانت گرت دەردەچێ وێنەی جوان لێرە بەڵێ زۆر جوان زۆر جوانە پێویستیمان بەو جۆرە پرۆژانە وانە بۆ چی باشە بەڕای تۆ بۆ هەموو شتێک باش بۆ گەشت و گوزار تاکید بۆ هەموو شتێک چاکە هەولێر هەر پێویستی پێ بە تاکید هەمووی پێویستی
باشە تۆ دەگەڕێیتەوە ئێرە بەڵە بەتاکیت ینی هەرجارێک گەر بیتە هەولێر حەز دەکەی بیتەوە بەڵێ هەر ڕێگەمان بێرەدایەوە لێ لە ڕانیەوە هاتوین ئیتر ئێرە دەکەوێت سەر ڕێگەمان بەڕاستی جێگەی دەستخۆشیە میشانە لە هەولێر بێ لە هەر شوێنێکی کوردستان بێ تەمان هەر لە هەولێر نییە لە سلێمانیش دروست کراوە لە گەرمیان لە دوهۆک چەند بەنداوێ بەڵام ئەوەی کە گرینگە ئێستا دەبیندرێ ئەو پرۆژەیە بە ماوەیەکی ینی تا ڕادەیەک زوو تەواوە لەو هەموو قەیران و زلوفە جوانیە وڵا بە تایبەت بۆ هەولێر زیاتر پێویستە چکە هەولێر چەند ساڵێکە بەدەست کێشەی کەماییەوە دەناڵێنێ ئیتر ئەوەیان زۆر باشە بەس هەر ئەم بەنداوە یان پرۆژەی زیاترشی تێدا بکرێ بۆ پرۆژەی گەشت و گوزار ئەگەر بکرێ پرۆژەی بەڵێ بەتاکیت گەشت و گوزار پێویستە هەرخۆی سەرچاوەیەکی گەشت و گوزارە ئێرە خەڵک لە دوورەوە بۆی دێت لە ناوچەی عەرەب نشینەکانەوە دێن تۆ دەڵێ حکوومەت دەستان خۆش بێ ئەم جۆرە پرۆژانە بەردەوام پێویستە بەتاکیدارەوەڵە زەڕورە زۆر بەتایبەت لە ناوەڕاست و باشووری عێراق ئێستا ئاوی شیرن ئاوی سازگار دەست ناکەوی هەر لە هەموو جیان کێشەی ئاو هەیە جابەتا ئەم پرۆژانە بکرێن کە هەم ئاوی ژەرزەوی سەرزەوی زیاد دەکات لە هەردوولایانەوە زۆر شتێکی باشە بەتاکیت سوودی هەیە بۆیەوە بەگشتی سوودی لە هەم مەنتیقەکەی هەیە بێ لەوەی لۆمە سارانە تۆ ڕووبارەی شک دەبوو ئەگەرە باندا بکرێەوە بە بەعدەل بێتە خواری ڕووباری مە شەر بەردەوام ئەنگۆیشی کوشتکاڵی دەکەن کوشتکالیش دەکەین دەکەن دەخر دەچینن گەنم جۆ زیان هەموو بەرێ گەن و جۆی دەچینین بەرام زیاتر ئادانەکەمان لۆ داروباری هەر نار و باخسە شتانە ئێستا چی دەکەن ئەو ئاوە کە پەیدا بوو لێرە دروست بوو تەمانە چی بکەن پەرەبەیشەکەتان دەدەن یانەوە بە تاکیت ئەگەر تو ئەو ئاوە هەبیتن باخسەکانمان لە دوو سارێش کە ساری بوو هیچ بوو بەرێ ئەگەر بەسەگە ئاو هەبی بە معدەلی باخسەکانمانی شک نابن ئەم بەر بمشمان دەبی دووسارە بەر بوومان نییە کوشت و کاڵیش فراوانتر بە تاکید وایە تو زیاتر شتی لەبەر دەکەی و کوشتکاڵ زیاتر دەبی و داربارشتی شک نابی زۆر باشترە زۆر باشە لە مێشە تۆ فەلاحی بەێ ئێستا ئەو ئاوە دڵی خۆش کردی ئەوە زۆر دڵی خۆشتین دەبا لە 20 سال پێشی ئێستا ئەو پرۆژیان دەست پێ کردە دەستی حکومەتی خۆش بێ لەبەرەوەی گوندەشی زۆر لەبەرەوە ئاوی ئیسفادە دەکات تقریبان ئەمە 30 کیلۆمتر لێرە لەبەرەوە ئاوینا ئیسفادە لێ دەکەین گوندەکانمان چەند سارە تقریبان لە بەشکە ساری بڕگە بێ ئاوبووین دەبەت ئومێدەکمە هەیە بەو ئاوی ئیسفادە لێ بکەین یعنی فەلاحیەتی خۆتان پەرە دەبێ ئاباسەکانمان دەژێنەوە هەمومان نوێ دەکەین لێرە ئاات گران بووە لەو منتیقانە تقریبان نارەوە لە زۆر گران دەکەن لەبەرەوەی دەوری ئاوەکەیە بەعرەکەیە بژگوێتی ئەویش خەرگی ئیسفادە دەکات و گران دەکات ئیشەکان کو دەڕەوە ئیشەکان زۆر بەردەڕەوە بۆ دوسانە ڕانەوەستە و مانجیەوە خەریکە مانجی دوو دابێتن ڕاونەوەستە الحەمدولله پرۆژەی بەنداوی گۆمەسپان سێەم گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان تێچووی دروستکردنی ئەو بەنداوە 95 ملیۆن دۆلارە بەرزی دیواری بەنداوەکە 7 مەترە و درێژیەکەشی 512 مەترە ڕووبەرەکەی 6 ملیۆن و 125 هزار مەتر دووجایە دەتوانێت 115 ملیۆن مەتر سێجا ئاوی باران کۆ بکاتەوە یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق کۆنکریتی جارسیسی لە پرۆژەی دروستکردنی بەنداودا بەکار بهێنرێت. ئێستا من لەسەر بەنداوی گۆمەسپانم سێیەم گەورەترین بەنداو لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئاوێکی سازگار ئاوێکی خۆش یعنی مرۆڤ ئێستا دەتوانێت بیخواتەوە ئەوە بەکار بهێنێ بۆ خواردنەوە 2 هەفتە بەر لە ئێستا من لە دیوانیە بووم لە بەسرا بووم لە پارێزگاکانی باشووری عێراق بووم بەڕێزانم بڕوا بکەن ئاوی خواردنەوە دەست ناکەوێت یەک دەبێ ئەو حالە دەبێ بە پارە بکڕی بەڵام خۆشبەختانە ئێستا هەولێر هەرێمی کوردستان بۆتە خاوەن ئاوێکی سازگار کە ئەمە سوودێکی یەکجار زۆری هەیە کاک عەبدوڵڵا کە سەرپەرشتیاری پرۆژەکەیە خاوەن کۆمپانیای جێبەجێکاریشە کاک عەبدوڵڵا پێم بڵێ ئاو تەنگڵدایەوە کاتی ئەمە یان بەردەوام دەبین بەردەوام دەبێت بڵێ ئەو بەنداوەکە ئێستا ئێوە دەبینن ئەوە کاری چەند ساڵامان لێرە ئیش دەکەین بەڵام لە کۆتاییەکەیدا ئەم ساڵ ئەومان گرتەوەکو دەیبین ئێستا ئاوی تێدایە
لەوانەیە لە بەهاری ئەو ساڵی چونکە وەرزی گڵدانەوەی ئاوە بۆ ئەو ساڵ لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت کە فەرمانی کرد ئاو گڵد برێتەوە لەبەر گرنگی ئاو چونکە وشکە ساڵی لە ڕێە بۆ ئەوەی لەو ناوچەیە کە ئاوت هەبی دەتوانی پارسەنجی ئاو بۆ ئەو ناوچەیە دابینکەی زۆر باش بەڵێ زۆر باشە کاک عەبدوڵڵەکەوای ئێمە لە مەودووە بەڵێ ئەو ئاوەی کە ئێستا هەیە ژێرەکەی نابینینەوە ئینشاڵڵا هەر ئاو دەبێت ئێستا ئەوەی هەیە دەتوانن ڕۆژ بە ڕۆژ ڕسمی بگرن لە هەر شوێنێک پاشی 3 هەفتە 4 هەفتە دوای باران وەرنەوە داپۆشرایە بە ئاو داپۆشرا باشە بەڕێزانم ئەوەی کە زۆر گرنگ بێت لە بەنداوی گۆمەسپان ئەو ئاوەی ئێستا کە دەیبینن ئەمە 1,700,000 نزیکەی 1,700,000 متر سێجا ئێستا ئاو گڵدرایتەوە بەداخەوە لە چەند ڕۆژانی ڕابردوو کە نەماتانی ئاوکە هەمووی گڵ دەینەوە تقریبان نزیکەی 3 ملیۆن ئاویشمان ڕۆیشتووە بەس ئەو ساڵ بەس ئەو ساڵ بڵێ باشە سیرکەن 1,700,000 متر سێجا بەڵام ئەم بەنداوە چەند ئاو لە خۆ دەگرێت پرسیارە گرنگەکە ئەوەیە 97 ملیۆن متر سێجا لە کاتی پڕبوونی ئاوەکە 7 ملیۆن متر سێجا ئاو دەگرێت چەند بەقەت ئەوەی ینی جار بەقەت بەقەت ئەو ئاوی ئێستاە ئاو لێرە کۆ بڵێ بەکە لە خواردنەوە دێ هەمووی بەکە لە خواردنەوە دێ بڵێ سامانی ئاژاڵ گەشت و گوزار خێر و بەرەکەت لە ناوچەیە بە تاکید لە هەر شوێنەکە بەندا و دروست دەکرێت یەکەم سوودی ئەوەیە لە بۆ گەشتیاریە سوودەکانی تریشی لە بۆ ئاودێریە ئەوە دوو سوودی گەورەیە بەڵام جگە لە بەخێوکردنی ماسی جگە لەو ناوچەیە کە دەتە شوێنێکی گەشتیاری ئێرانە هەر وەکو سویسرای کوردستانی داتێکا کامەران ئێستا ماشەڵای لێبێ ماشەڵای لێبێ جێب دەنێ تەقەتەقی کارکردن پرۆژە هەر بەردەوام بەڵێ بەردەوام کاری بەڵێ ئێستا ئێمە لەبەرەوەی ئەو ساڵ قراری گرتنەوەی ئاودرا بۆیە بە زووترین کات کارگەی کۆنکریت و ڕێی بەدیلی کاتێکەشمان دروست کردیە بۆی هاوڵاتیان پەچیان نەکەوێت ئەوەی لە هەولێر دەستە سلێمانی لە سلێمان دێت هەولێر پەچیان ناکەوێت باشە ڕێگاکە ئەو ڕێگای کە ئێستا دروست کراوە ڕێگای کاتیە بڵێ کاتیە ئەوە ڕێگای هەمیشەیەەکە دیزایانی کراوە لە ماوەی کەم دەست بەکار دەکرێت باشە بەڵام ڕێی ئستراتیژی لە داهاتوودا بە یەکجاری و دەکەوێتە قەت ئەم بەرزە دەکەوێتە قەت ئەم چێشکەی پێ دەڵێن و بە دەورەی هەموو بەنداوەکەش ڕێگا دروست دەکرێت باشە بڵێ شاڵە بەردەوام دەبن و هەتا پرۆژەکە تەواو بەردەوامین و پرۆژەکەشمان زیاتر لە 160 تەواو کردیە ئەم ساڵ ئینشاڵە کەمتر لە 8 مانگ پرۆژەکە تەواو دەبێت کەمتر لە 8 مانگ بەڵێ قەیران و گرفتوانە ڕێگاتان پرۆژەیە خۆشبەختانە جیاکراتەوە لە هەموو قەیران و ئەوکان گرفتەکانی کە ئێستا لە کوردستان هەن ئینشاءڵڵا تەواو دەبی بە زووترین کات سەرۆکی حکوومەت محتەمە بەڵێ زۆر هەر لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت ئەو پرۆژە جیاکرایەوە لە هەموو قەیرانەکان تایبەتمەندی خۆی درایەتی وەکو کە هەیە ئێستا هەر جەنابیشیان کا و گرنجەی پێدا لە ڕێی جەنابیان لە ڕێی نووسنگی خۆیان ئەوە دەبین ئێستا ئەو درایەوە لێرەوە دەستخۆشیان لێ دەکەین و دەستخۆشی لە وەزارەتی کشتتوقاڵیش دەکەین کە ئەوانیش هەرکەشی قوسیان دەشانە وتر بۆ ئەوەی کارەکان هەتا ئێستا سەرپەرشتیمان دەکەن بەردەوامین. بەنداوی خنس لە دهۆک پرۆژەی بەنداوی خنس دەکەوێتە قەزای شێخان زیاتر لە 7 ملیۆن مەتر سێجا ئاو گوڵ دەداتەوە لە جۆری خاکی پڕکراوەیە لە ساڵی 2022 کارەکانی تەواو بووە. بەنداوی خنس بەرزیەکەی 34.5 مەترە و درێژیەکەشی بە سەرڕێژەوە 195 مەترە. تێچووی ئەم بەنداوە 9 ملیار و 218 ملیۆن و 486,750 دینارە تاوەکو ئێستا دوو جار ئاوەکەی سەرڕێژ بووە. ئەم ئاوە یەکجار سازگارە ئاوەکی یەکجار غەریب ینی هەموو بەنداوەکانم بەسەر کردەوە بەڵام بەنداوی خنس باوەڕ بکەن بەڕێزانم سەیریکە نەهات جۆرە ئاوێکە هەردەبە بینە ئاوی تێکە و بیفرۆشە خەڵک نازانێ
دەڵێ ئەوە فلتەر کراوە لە پاڵاوتگا هەموو شتی بۆ کراوە بەڵام ئەوە بەڕاستی ئەوە ئاوی خەنسە. جیاوازی ئەو ئاوە چییە؟ جیاوازی ئەو ئاوە لەگەڵ ئاوەکانی دیکە چییە؟ لە ڕابردوودا لە دێر زەمانەوە لە نەینەواوە لە نەینەواوە خەڵک هاتووە لێرە ئاوی سازگار ببات لە سەرچاوەکانی ئاو لە خنس. ئەوە ئێستا بەنداوی خەنسە سەرژێر بووە. بله ئەvە ئاوا سەرڕێژە بەنداوا خنسە و بەنداوا خنس وەکی ئاماژە پێکرێت یعنی دیرۆکە یا مێژوێدا ئاماژە پندێکریە یعنی بەرێدا ئاو وی جهی و گوهستیە بۆ پارێزگاها میسل لەوە ژی کوواڵیتیە ئاوا خنس یا ناودەنگەل سەر ئاستی عێراقی هەمیە و ئاوەکە زۆرە یا باشە بۆ ڤەخاردنێ دەرەجەیەک و بۆ هەمی پاکترین ئاو. ئەکید باشە ئەلێرە دەبینم کانیاوێک تەقیە ئەمە هەر خنسە. بەێ بەنداوا خنس پشتی سەر کابینانە هەیە حکومەتە هەرێما کوردستانی بکوژمێ 9 ملیار و 218 میلیۆنا تەمام بووی دەستە کۆگەهکردنا ئاوێ کرد ئەvە دووەم وەرزە ئاوت وێ بەنداوێدا تێتە گۆگەهکردن ئەکید چونکو ڕیبارێ گۆمەڵ بەردەوام داهات هەیە لەوە ژی ئەو کانیاهین بینن ئێکش مفاید و بەنداف تێدا تێنە دروستکردن زێدەکردنا ئاوا ژێرزەویە بیتە ئەگەری هەندێ هەردەمێک و ئاستی ئاوا ژێرزەوی دەوروبەری توێ بەنداوێ بلند بن کانیک ئاستی وانە پتر لێ تێت و کانیک پاقنەوەکیان بێژی. گوتت کابینەی نوێم ئەم بەنداوەی تەواو کردووە چەند پرۆژەی ترەیە لە سنووری پارێزگای خوشحالی و سەرپەرشتیە ڕاستە و خۆک و پراستیژی حکوومەتە هەرێما کوردستانت کابینانە هەیەدا و تایبەتجی جەنابە سەرۆکی حکومەتی gelek profesyonalane û zanistiyane karê ser îdarekirina babetê avê kir û giringiyeka zor da pê lewa jî li snorê parêzgeha dihokê me sê bendav hebûn ku destibkarî hate kirin boî hindê ku ev bendave bêne timam kirin û kogehê avê li parêzgeha dihokê zêdetir lêbêtin lewa bendava xenis timam bû du bendavê dijî nû kel snorê parêzgeha dihokê bin cêbecêkirinê dane belê êstawa xerîkî cêbecêkirin belê كوايا خير وبركتها الحمد لله اوج دولة سري كابينة نوامة يا حكمة هرما كردستاني او هردو بنداوي درجي قباري وان وكو قباري بنداوا خنسة لا شو نكن ايك لا سنوري قزا اميديه ايك جيل سنوري قزا سيميليا هاوجي هاريك تقريبا سر 8 مليار دا كلفا بله بجين اما ريبارة كان بجن الصبنا كافيتا ناحية بامرني الويريا بنداف نوكا تينا دروست كرن طبعا اف بندافا بينجي صادي نوكا كارتي دهات يكرن لوان هر دو بندافا جيواكو بنداف دي نوكا افت دا خزن جيبويا هشتا كار تمام نبويا لو جي ام تحولت هندي داينا كل افي ورزه بهت يهافينه شولكي باش بكن كو محاوله بكن بهمي ريكا اگر بو جنبي تكشه ام بندافا صالا بهت دا هر دو كا تمام كاينو بخينت خدمات اجتي چەند ڕۆژێک بەر لە ئێستا کەسێکی خەڵکی دیوانەی عێراق پێی گوتم نەوتەکانی عێراق بۆ بەرپرسان بەڵام ئێمە تەنها ئاومان دەوێت بەڵام لە ئێستا لە دیوانیە نە ئاو هەیە نەنەوت بەڵام خۆشبەختانە سەرەڕای قەیرانەکان سەرەڕای بڕینی بودجە قوتی خەڵکی کوردستان بەڵام کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیویەتی 6 بەنداو لەم شێوەیە دروست بکات و ئێستا وەک دەبیندرێت ئاوی تێدا گڵ دراوەتەوە لەگەڵ 8 پۆند لە داهاتوش وا بڕیارە چەند بەنداوێک و چەند پۆندێکی دیکە لە هەرێمی کوردستان دروست بکرێت ئەمانە موژدەی دڵخۆشکەرن کە هەرێمی کوردستان سامانی ئاوی پاراستووە لە داهاتوشدا دەتوانێت زیاتر بیپارێزێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە ساغ و سەلامەت